لە درێژەی خۆپیشاندانەکانی قەزای سێساغ کاتژمێر 9 بۆ 10 خۆپیشاندان لەسەر پردی ناوباساری قەزای سێساغ دەستی پێکرد بۆ بەردەم قایمقامێتی قەزاکە لەوێ کۆمەڵێک لە چالاکوانان ڕۆژنامەنووسان و هاوڵاتیانی مەدەنی و سەرجەمچین توێژەکانی سێساغ بەشدار بوون لە خۆپیشاندانەکە و داوای نەوت و کارەبا و خزمەتگوزاری قەزای سێساغەکان کردووە. جا لەمەش لەم خۆپیشاندانە حتمەن تووتیژی ڕوویاوە و لەلایەن هێزەکانی یاساییشەوە یاخود هێزانینەکانی ترەوە 6 کەس بۆ 7 کەس دەستگیر کراون کەسێکشان بەهۆی مامەڵی ناتەندروست ڕەوانەی نەخۆشخانەی شەی شەوکەت کراوە کەمە بەڕاستی جێی داخە لە ئێستادا پامێری NRT دەستگیر کراوە و پامیش دەستگیر کرا بەڵام دوای هەوڵێکی زۆر ئازاد کراوە. خۆپیشاندانەکانی سێساغ هەمیشە و لە ئێستا و لە ڕابردووشدا لەسەر کەم و کورتەکانی قەزاکە بوون کە بەڕاستی سێساغ کێشەکانی تەنانەت بە قایمقام و شارەوانی ئێرش و پارێزگای سلێمانی چارەسەرناک دەبێت هەرچی وەزیری حکوومەت یاریمی کوردستانە بێنە سەرخەت و بێن بۆ ئەم شارە. قایمقام بەڵێن ئەوەیدا کە بۆ ماوەی هەفتەیەک دەرفەتی ئەوەی بدەین تا وەزیرەکانی حکوومەت یاریمی کوردستان سەرجەمیان دێنە سێساغ و ئەوانیش گوێ لە داواکاریەکانی ئێمە بگرن و ئێمەش چی کەم و کورتێکمان هەیە بەوانی بڵێن. لە ئێستا خۆپیشاندانەکەمان ڕاگرتووە بۆ ماوەی کاتی بۆ ئەوە تا مۆڵەتی هەفتەیەکمان داوە بە قایمقامی قەزای سێساغ و سەرجەم لایەنە پەیوەندیدارەکانی شارەکە.